ئەو ئیستیزعافەی کە بەسەر مسلمانانە هاتووە ئێستا لە کوردستانە شتێکی نوێ نییە و لە سەردەمانی تازەشە ئومەتانی تری تێکەوتووە. خەڵکێک لە تورکیا لە ساڵی 1929 هەتا 1925 هەتا 1969 44 دانە ساڵ بانگیان ئەسڵەن بە عەرەبی نەبیست، هەرچی ئەیان بیست هەر بانگی تورکی، هەرچی شتێک کە پەیوەندی هەبوو بە ئیسلامەوە هەمویان دوورخستەوە. تەنانەت من لە ساڵی 1997 بوو وابزانمیانەوە 5 بوو چوومە 96 بوو چوومە تورکیا، مەسینە هێشتا مەمنوع بوو لەبەرەوەی دایان نابوو بە ڕەمزێکی کولتوری ئیسلامی، لەبەرەوە مەسینەش نەبوو لە مزگەوتەکانیان. لە مەدای 44 ساڵا و هەموو معاناتەی ئەو خەڵکە چێشتی، یا لە سەردەمانی 1925 کە ڕەزاشە هاتە سەر حکم هەتا ساڵی 1970 کە شۆڕشی ئێرانی بوو، چ معاناتێکیان چێشت. تەنها لە شیرازە لە یەک سندوقە کە خەڵک هجومی کردە سەر دائیرەی ساواک، دایرەی ئەمنیەت وەکو ئاسایش، کە هێرشی بردەسەر و سندوقێکیان دەرهێنا 18 کیلۆ نینۆکی هەڵکێشراوی تیا. نینۆ خۆی چەند سووکە کە وشکیش بۆ سووکترە بێ، 18 کیلۆ بزانە لە چەند کەس دەرهێنراوە هەر لەو شارە یان لەو دائیرێ لەو جەلاتخانێ. خۆشەی زانێ ئێستا چی لە وڵاتی ئێمە گوزەرێ. بەڵام ئەمە قۆناغێکە و پێوترە بزوتنەوەی تاریخ، بزوتنەوەی مێژوو، قۆناغێکە و بەسەرم ئومەتانە هاتووە، ئەوەی بەسەر خەڵکی هاتووە لە میسر. شێخ کوشک ڕەحمەتی خوای لێبێ لە یەکێک لە دەرسەکانی ئەڵێ لە وتارەکانی ئەڵێ نوێژی بەیانیم کردو ئەو ڕمدایە و دوایی بە مجەورەکەم دەتم چەند کەس هاتووە بۆ نوێژ، وتی هەر من و تۆین و دراوسەکەشمان لەسەر دیوارەوە بازیتاوە. ئەو غوربەتە لە ناو میسرە، میسرە کە هەر شاری قاهیرە 1000 منارەی تایە مەشهورە بەوەی کە شاری 1000 منارەیە. لە زمانی محەممەد سیادوەریە ساڵی 1975 لە سۆمال 5 مەلات و ڕەبوون لە قەرارێکی حکوومەت و جەریدەکەیان سووتان، بەڵام چەند ڕۆژێکی نەبرد لە مانگی مایۆ مانگی 1975 5 مەلا لە شوێنی جەریدەکان لە مەیدانی شارە سووتێنرانەوە. ئەمانە بزاوتی تاریخن، ئەمانە قۆناغێکن دێن وەڕۆن. ئەم قۆناغی کە بەسەر ئێوە شاهاتووە لەم 20 ساڵ غوربەتەی بە تایبەتی ئەم 15 ساڵی دوایی کە کەوتونەتە ژێرتین و فشارەوە، خی پەروەردگار حتمەن ئێوەش ئەگەر پابند بوونەوە بە دینەکە و گەڕانەوە بە دینەکە ڕزگاردانەکە. بارودۆخی سورەتی قەسەس لە سەرەتاوە ئەوەی سەیدنا موسامان ئاوە بۆ باسەکە کە بارودۆخێکی زۆر دژوار و زۆر خەتەرناکە.